ڕۆژی چوارشەممە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان پێکاتەکان و نەهێشتنی بارگرژیەکانی ناحیەی جەلەولا کە شەڕی داعش دروستی کردبوو پێکاتەکانی ناحیەکە فیستیڤاڵێکی هاوبەشیان ئەنجامدا و تێیدا جەختیان لەسەر برایەتی نێوانیان کردەوە. لە فیستیڤاڵەکەدا پێکاتەکان هەریەکە و خێوەتی تایبەت بەخۆیان هەڵدا بوو، هەروەها منداڵانیش بە بەرزکردنەوەی ئاڵای عێراق و کوردستان جەختیان لەسەر پێکەوە ژیان لە نێو ناحیەکە دەکردەوە. عەرەبەکان و گشتی شیوخ عەرەبەکان و کورد و تورکمان هاتوو بۆ ئەیرە بۆ مەلعەبی گوڵاڵە لغرض تآخي بينهما وفرق نيا بين كرد وعرب وتركمان حرف فرق نيا. لە کاتێکدا پێش دروستبوونی داعش بارودۆخی ناحیەی جەلەولا لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئاسایی بوو، بەڵام هاتنی ئەو ڕێکخراوە گرژی لە نێو ناحیەکەدا دروست کرد، هەر بۆیە لە فیستیڤاڵەکەدا لە ڕێگەی شانۆ و چالاکی جۆرا و جۆرەوە کاریگەریە خراپەکانی داعش بۆ سەر ناحیەکە ڕوون کرایەوە. والله كاكا علاقتي كرد وعرب ألم شارع هيك تفرقة نبو نلا بلا شرك أي داعش حتى كو إستا هيك تفرقية نبو لبين كرد وعرب وتركمان يعني وكو براوانا ألم شارع أويا داعش أم تفرقية كرد تفرقني ألم شارع لو رجع حتى إستا حتى كيش بيمينين لا من لا يعني لشطكان لبيرما حتى كو استا من نبجة في كرده بيجي اما شاري كرده عربي كيف عربيه كيش بيجي اما شاري عربه تركمانيش نفس يعني تعايشان كرديه وكو يك بۆ ئەنجامدانی فیستیڤاڵەکە ڕێوشێنی ئەمنی گیرا بووە بەرەو یەکەم جاریشە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا خەڵکێکی زۆر لەو ناحیەیە کۆ ببنەوە. بەو پێی ئەو ناحیەیە هەمیشە مەترسی ئەمنی و ڕوودانی تەقینەوەی لەسەر بووە، بە تایبەت لە ڕابردوودا چەندین جار پرسە و بۆنە کۆمەڵایەتیەکان کراونەتە ئامانج. وەڵا من وەکو کوردێک کە جلی عارەبیم کردوتە بەر حەزەکەم ئاوا خەڵک بزانێ ناو شاری جەلەولا چۆنە فەرقی نییە نەبین کورد و نەبین عارەب. زۆر پێخۆشحاڵمیش کە ئێستا ئاوا ئەم جلەم کردوتە بەرەوە بە کوردیش قسەک. ناحیەی جەلەولای پارێزگای دیالە تا پێش داعش لەژێر کۆنتڕۆڵی سوپای عێراقدا بوو، بەڵام دواتر کەوتە دەست پێشمەرگە و لە ئێستادا هێزە کوردیەکان باڵادەستن بەسەر تەواوی ناحیەکە و ناوچەکانی دەوروبەریدا. ئەنجامدانی فیستیڤاڵی هاوبەش لەلایەن پێکاتەکانی جەلەولاوە لە کاتێکدایە کە ئەم شارۆچکەیە لە ڕابردوودا پڕ بووە لە ناکۆکی تایەفی و مەزهەبی، بەڵام لە ئێستادا شارۆچکەکە بە شێوەیەک ئارام بۆتەوە کە کورد و عەرەب و تورکمان پێکەوە فیستیڤاڵی هاوبەش ئەنجام دەدەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێکاتەکان ترسیان هەیە دوای تەواوبوونی شەڕی داعش سوپای عێراق جارێکی تر بگەڕێتەوە مەنتقەکە و ئەم پێکەوە ژیانیان لێ تێک بدات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.